بۆچی هاتووی؟ ئەی تۆ نەبووی دەدوت خێزان گەورەترین درۆیە؟ ئاسوودە بە باوکە. تەواو دایکم ڕۆیشت، خوشکم ڕۆیشت، ئیتر خێزانێکمان نییە. تۆ هەی چی؟ مەبەستت چییە؟ تۆ هێشتا نامەوێ هەی بەڵای خوا منت خۆش نەوێ. تۆ ببینە ئەوە ببینە ئیمڕۆ ببینە تۆ چ جۆرە باوکێکی؟ باوکێکی بۆ شێوەیەم. بە چ ڕووێک هاتووی؟ یەک جاریش باوکایەتی ئەوت کرد ها؟ کە بە بچووکی نەخۆش بوو ڕۆیشتی و بەجێت هێشت، بەبێ ناز جێت هێشت. ڕۆیشتم. جارێک لە باوشت نەگرت، جارێک سۆزت پێ نەدا، جارێک نەگەڕایتەوە سەیری بکە. درۆیە؟ ڕاستە. ئەی کەوایە بۆ هاتووی؟ بۆچی؟ بەهار ڕۆیشت کچەکەت، هەی ناڕەستەن کچەکەت مرد. بگرە ئێستا سەیری ئەمە بکە، سەیری ئەمە بکە، بگرە پیسکە، بگرە سەرسەری ناڕەستەن، بگرە ئەمە لە باوەش بگرە. درۆ دەکەیوانە؟ تۆش ناتوانی سەیری گۆڕەکەی بکەی؟ جرگت پارچە پارچە بوو ها؟ وەرێرە باو بۆ ئەوەی تۆ خۆی ناویترین یاری خۆت بۆ من ڕێک بخەی. ترسناکترین پیلان، بێبەزەیترینیان، چونکە من ئەوەی بە بەهاریان کرد بشمرم نەهێڵم بەسەریان بچێ. باشە باوکە؟ بەدەستهێنانی چانسی دووەم کچم مانای لە دەستدانی چانسی یەکەم بۆ ئێمەش ئاوا بوو. شتێکی ئاوا بوو کە مناڵێک دۆست و دوژمنی خۆی فڕێدایە کنارێتەوە. کاکە زەر بۆسە بە یارمەتیت بۆسە تکایە بکەم جارجۆ دواتر خاوەنەکەت بکشێنەوە سەکەکانتان بێن نەخوارێ بێن نەخوارێ. ناتوانی بمکوشی کاکە زەر، دوای ئەو شتەکان بۆ باز دەکەم ناتوانی لێم دەی. چی ماوە؟ زانیم کە هەموو کەسە خراپە، منیش خراپ. ئێستا تۆ شتێ دەکەی چی ماوە؟ چی ماوە پێویستکە بیزانم؟ هیچ شتێک
تۆ لە بنچینەدا هەموو شتێ دەزانی کاکەزەل. کاگڕامیز عومەری برد و کردی بە بیان و بۆ بنیادانەوەی دەسەڵاتی خۆی نەک بۆ وەرگرتنی تۆڵەی ئەو. دەزانم کاگڕامیز تۆی بەکرێ نەگرتووە بۆ وەرگرتنەوەی تۆڵەی ئەو، تۆی بەکرێ گرتووە بۆ ئەوی دژی ئێمە بەکاربێنێ. دەزانم کاگڕامیز وەک کوڕی خۆی سەیری تۆی کردووە، بەڵام لە بنچینەدا بۆ ئیمڕۆ ئامادەی کردووی. لە زیندان پیاوێکی بەهێز دیار بوو، بەڵام لە بنچینەدا تاوە بوو، هیچ شتێکی نەما بوو. کەمێ پارەی مابوو، بەڵام قومارخانەکان لێدەستوو، هێز ڕێزداری هەمووی لەدەستدا بوو. ئەوەشیان دەزانم. کاگڕامیز کە لە زیندان هاتە دەرەوە پەیمانی تۆڵەی وەرگرتنەوەی عومەری جێبەجێ کرد، بەڵام تەنها ئەو قازانجی کرد. کەمێک سەرمایی دا بە ئێوەش ئەو پارەیەتان بۆ ئەو لەسەر یەکدانا. دواتر قومارخانەکانی جەنگیزیشی کڕی. ئەوش دەزانی؟ بێگومان بەیەکەوە کردمان. یعنی بەیەکەوە کردان. بەیەکەوە. باشە تۆ چی دەستکەوت؟ بۆی تۆڵە وەرگرتنەوەی عومەرەوە تۆنێک پارەت پێدا، قومارخانەکانت پێدا، ئوتێلەکەی قەبرست پێدا، خانەوەکانت پێدا، ئۆتۆمبیلەکانت پێدا. کاکەزە تۆ چی دەستکەوت؟ من هیچ شتێکم ناوێت. وامەکە کاکەزە تکایی تر چاوکان بکەوە. پیاوێک 20 ساڵ لە زیندان مایەوە، لە سایی تۆ بە 6 مانگ هەڵساو سەر پێ. ئەی ئەوانەی ئێوە کردان بەهارتان کوشت بەهار. ئێمە خات و بەهارمان کوشت کاکەزەل. تۆ دڵنیای لەوەی دەیڵی کاکەزەل؟ نەکەی زۆر باشە، دە تۆ کەمێ بیرکەوە کاکەزەل. ئێمە چیمان دەست دەکەوێت لە کوشتنی بەهار؟ هیچ شتێک. ئەی کاگڕامیز چی دەست دەکەوێت؟ زۆر شت. لە هەمووی گرنگتر ئەو کەسانی دەست دەکەوێت کە پڕ بن لە ڕق و چینە دژی کەنعەمبەک، تاوەکو شەڕی خۆی بەو کەسە شەڕەنجەزانە بکە. دیسان نەخێر ناتوان هەڵم خەڵەتێنن. ئێمە ئەمری تەقاندنی گولەی کوشتنی بەهارمان نەداوە. ئەو ناوەی مەبەست بوو خات و بەهار نەبوو. چێ بوو؟ تۆ بووی کاکەزەل. مەبەستەکە تۆ بووی. بەڵام کاکڕامیز ئێمەشی خستە یاریەوە، عاقلی پیاوی دژمنەکانیشی دزی. بەڵام ئیترەوە بۆ کژە پیاوی ئێمە نییە کە چاوم پێکەوت تەناکۆتەین بەکارەکەی نێنا. گەر ئێمە نەباین ئیمڕۆ تۆی کوشتە بوو. وش لەمێشکم بڕۆ دەرەوە. دوێنێ شەو بۆسەتان بۆ ئەو پیاوەدانە بۆ وانییە؟ لەکوێ زانی؟ چێ دەیزانی؟ چێ پێیوت؟ چێ هەموو شتێکی ڕێخست؟ نەخێر باوەڕ ناکەم. بەداخەوە هاتیە ناو یاریەکە کاکەزەل. من لێرە هیچ شتێکت پێ ناڵێم کە نەتزانی بێ. هەموو شتێک لە سەرەتاوە وەک گوڵ دیار بوو. بەڵام ڕامیز بە شێوەیەک تۆی هێناوە ناو خێزانەکەیەوە، بە شێوەیەک خۆشەویستی خۆی خستە دڵیتەوە. تۆش نەتویست لەم خۆشەویستیە بە دووربی. بەڵامی تر بەسە تکا دەکەم چاوەکان بکەوە کاکەزەل. لەسەر قسە ژیرەکانی مەمێنەوە، لەسەر ڕێبازی کتێبە ئەڕۆزەکانی مەمێنەوە. لە پشتە و کتێبانەوە دیوەزمێکەیە کە تا دوا هەناسە مرۆڤ بەکاردێنێ. کەنعەمبەک بۆی بتوانێت شەڕی لەگەڵ بکە، بەداخەوە خۆشی کرد بە دێوەزمەیەک. چونکە کاکڕامیز زۆر گیانی ئەوی سوتاند. وزم پێدەک بە هەموو شتێک تێکەڵ و پێکەڵ دەکەن وانییە؟ هەموو شتێک پێچەوانە دەکەنەوە وانییە؟ نەخێر هەموو شتێک بە هەموو ڕاستیەکانی وەرە پێشتە کاکەزەل. ئەوە تا ڕاستی لە پێشتە، ئەوە ماوە ڕۆژێک بی سێریکەی. ئەگەر ئێمە ڕاست بین ئازاری ئێوە بەکاردێنێ، مردنی خات و بەهار بەکاردێنێ. داوات لێ دەکە یارمەتی ئازاد بدەیت. بەم شێوەیە هەر هەمووتان بەرەو مردن بەڕێ دەکا، وەکەوەی هەموو جارێک کردوێتی. گرنگەوەیە تۆ لێرێ بڕیاری کردنی چی دەدەی کاکەزەل؟ سوپاس دەکەم. با بڕۆین. شتێکی ئاوا بوو کە ئێمە بێ ئەوەی بزانین چی بووە